سڵاوتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕووماڵی ئێستاتان پێشکەش دەکەم لەسەر پێشنیاری پەرلەمانتارێکی عێراق و لە دوای کۆکردنەوەی واژوێندێک لە پەرلەمانتاران بۆ گۆڕینی یاسای ئەمواری کەسێتی ساڵی ژمارە 1970 ساڵی 1959 هەوڵی گۆڕینی یاسای باری کەسێتی لە عێراق دەدرێت بەپێی ئەم بڕیارە ئەم هەموارە ئەگەر بکرێت ئەوە ژنومێت لە کاتی هاوسەرگیریدا ئەو مەزەبە دیاری دەکەن کە دەیانەوێت ئەحکام و بڕارەکان بەسەریاندا جێبەجێ ببێت. هێشتا بڕیارەکە خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرەوە لە پەرلەمانی عێراق بەڵام دەنگدانەوە و کاریگەریەکی زۆری نێوان ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی عێراقی دروست کراوە پیان وایە ئەمە دەبێتە هۆی شێواندنی بناغی کۆمەڵگەی عێراقی و خێزانی عێراقی. من لەسەر وردەکاری یاساکە دەوەستم کە ئەگەر یاساکە بێت وەگۆی کە هەموارەکە ئاماژەی پێ کردو بکرێت کاریگەرەکەی چی دەبێت هەموو ئەمانە دەکەمەتەوە و وەڵامی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز پەیمان عیزەدین پارێزەر دەبێت. خاوتە پێمان سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر. سپاس بۆ جەنابتان. پەیمان خان ئەم بابەتە حتمما بەڕێزت وەکو پارێزەرێک دوورنزیک ئاگاداری. بەڵێ. ئەوەی دەکرێت شتێکی ئاسایی و یاسایی و قانونیە؟ خۆی ئەگەر ئاوا باسی بکەین شتێکی یاسایی و ئاساییە لە بنچینەیە پەرلەمان ئیشی یاسادانانە واتە هەر بابەتێک بڕاتە پەرلەمان و ببێت بە یاساییە لەبەر ئەوەی پەرلەمان دەنگی بۆ داوە. بەڵام ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێت ئەم یاسایە چەنە گونجاوە لەگەڵ کۆمەڵگای عێراقیە و چەنە گونجاوە لەگەڵ ئەم هەموارە چی دروست ئەکاوە بەرەنجامەکانی چی ئەبێ مەترسیەکە لێرەوەیە کە دەستبردن بۆ ئەمە لە ڕاستیە دەستبردن نییە بۆ هەموارکردنی یاسای باری کەسێتی دەستبردنە بۆ هەڵوەشانەوەی یاسای باری کەسێتی کە لە بنچینەیە یاسای باری کەسێتی یەکێکە لە یاسا زۆر باشەکان نەک لە عێراقات لە تەواوی ئەکرێ بوترێ خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕەنگە بەتەنیا وڵاتی تونس باشتر بێت لە ڕووی یاسایەوە. اینجا لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک لە چالاکوانان کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی ژنان بە بەردەوامی چاومان لە هەمواری ئەم یاسایە بووە بەرەو باشتر. بەڵام ئەم هەموارەی کە لە ئەنجومەنی نوێنەری عێراق پێشکەش کراوە نەک باش نییە پاشەکشەیەکی زۆر گەورەیە لە مەجای کۆمەلگا و لە مەجای باری کەسێتی و ئەو کاروبارانەی کە پەیوەندیدارە بە خێزانەوە. باشە ئەگەر ئەم هەموارە بکرێت خراپەکەی لەکوێدایە و ئەگەر ئەم وارەی لە بنەڕەتە حتمما ئەو پەرلەمانتارێک ئەم واژۆی کۆکردێتەوە بۆ باشترکردنی مادە و بڕگەکانی ئەم یاسای هەمواری کەسێتیە کەواتە ئامانج و هەدەفەکە چییە لە پشتی ئەمەوە؟ بەڵێ جا خۆی ئەسڵ ئەو قسەی جەنابتە کە ئەبێ هەموار بۆ باشترکردنی کۆمەڵێ بڕگە و مادە بێ بەڵام ئەم هەموارە بۆ هەموارکردنی کۆمەڵێک مادە نیە بۆ هەموارکردنی یەک مادەیە کە پەیوەندیدارە بەوەی کە تۆ باری کەسێتی هەموو ئەو بابەتانەی کە تایبەتە بە باری کەسێتی بە پێی یاسای باری کەسێتی بەڕێوە ئەچێت یاخۆت بە پێی ئەو مەزهەبانەی کە لە شەریعەتی ئیسلاما هەیە. خۆی لەمەوە بۆی بزانین ئەم هەموارە خراپەیان نەبێ بزانین باشی یاسای باری کەسێتێکە چییە. لە بنچینەیە یاسای باری کەسێتی بۆیە باشە لە با بڵێین خێزانی عێراقی لەو دووبەرەکی و فەوزایە دەرباز کردووە کە ئەکەوێتە کێشمەکێشمی بینی مەسەبەکانەوە. یعنی ئێمە نزیکترین نمونەی لوبنان هەیە کە هەریەکە بە پێی مەزاهیبەکان ئەبێ کە چ فەوزایەک لە ناو مەحاکم و لە ناو خێزان و لە ناو کۆمەڵگای لوبنانیە هەیە بەهۆی ئەو دابەشکاریە. هەموو ئەنی وازەحە هیچ سوودێک لە دابەشکاریان نییە. سوودی یاسای باری کەسێتیش ئەوە بووە کە لە ساڵی 1950 یاسادانەری عێراقی هاتووە باشترینی هەموو با بڵێین مەزهەبەکانی کۆ کردوتەوە لە ناو یاسایەکە کە یاسایەکە لە ژێر چوارچێوەیەکە کە لە شەریعەتی ئیسلامەوە سەرچاوی وەرگرتووە و بەڵام لە ناو شەریعەتی ئیسلامە دابەشی نەکردوتە سەر مەزاهیبە جیاجیەکان لە کۆی هەمویان پوختەیەکی وەرگرتووە کە ئەو پوختەیە لە خزمەتی یەکبوون و لە خزمەتی باش ئاراستەکردنی داواکان بێت لە ناو دادگای باری کەسێتیە. هەموارەکە بەی شێوەی خزمەت بە نەسیجی کۆمەڵگەی عێراقی ناکات. زەرەر بە نەسیجی کۆمەڵگەی عێراقی ئەگەێنێت. ڕەنگە ئێستا پێیان وابێت
من حەزەکەم ینی بتان گەڕمەوە بۆ چەند ساڵێک لەمەوە پێش کە هەر ڕەوتە شیعیەکان لە عێراقا دوو قانونیان بردە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە، یەکێکیان قانونی جەعفەری بوو، ئەوەی تریان قەزای جەعفەری بوو کە بۆ جیاکردنەوەی کە من ئێستا لەگەڵ بوونی ئەم هەموارەی ئێستەیە پێم وایە ئەو کاتە ئەگەر ئەوە جێبەجێ بواە باشتر بوو، لانی کەم یاسای باریکەسێتی بە یەکگرتووی ئەمایەوە بۆ دەرەوەی مەزهەبی شیعی کە ئەوانەی ترچونکە خۆ لە دەرەوەی مەزهەبی شیعی چەند مەزهەبێکی تریشەیە کە ئەمە گرفت دروست ئەکا. مەترسی زیاتری ئەوەش کە لەم هەموارەیە ئەوەیە کە تەنانەت بۆ ڕێکخستنەوەی کاروباری کەسێتی لە کۆی مادەکانی ترکە لە یاسای کەسێتیە هەیە بە پێی مەزهەبەکان هەردوو وەقفی شیعی و سونی بەبەرپرسداناوە کە ئەوان لە تیانوسێکە لە مدەوەنەیەکە کۆی یاساکە داڕێژنەوە. مەسەلەوەی کە هەژمونی مەزهەبی شیعە و سونە لەم هەموارەدا چی دەبێت، بەڵام پێشەوە ئەگەر ئەم هەموارە تێپەڕێدەکەوەی کە بانگەشەی بۆ دەکرێت هەوڵی بۆ دەدرێت، بەڵێ جیاوازی لەگەڵ یاسا کۆنەکەی باریکەسێتی چی دەبێت؟ جیاوازەکەی زۆر ئەبێت. بە نمونە لە یاسای باریکەسێتیە تەمەنی هاوسەرگیری 18 ساڵ دانراوە بۆ کچیش و بۆ کوڕیش و تەواوکردنی 16 ساڵ دانراوە لە کاتی بە ئیزنی وەلی ئەمر. بەڵێ لە حاڵاتی تایبەتە، واتە بە شێوەیەکی گشتی خەڵک لە 18 ساڵە ئەتوانێت هاوسەرگیری بکات، بەڵام لە هەندێک حاڵاتی تایبەت و بۆ هەندێک کەس و کەیسی جیاواز بە موافقەتی باوک یا ئەوەی کە لە جێگەی باوک هەڵ ئەسێ بە سەرپەرشتیکردنی ئەو کەسە ئەتوانێت لە محکەمەیە مارە ببڕێ. بەڵام لە دوای ئەمەوە بۆ نمونە لە فقی شیعیە ئەتوانرێ لە 9 ساڵەوە مناڵ مارە بکرێ، ئەتوانرێ ینی لەوە زیاتریش کە بیتە ناو اینجا مەزاهیبەکانی سونیەوە کە چونکە نازانی لێوەشە اینجا فقی سونی چۆن کام مەزهەبەیان وەرئەگرێت و بە کۆکراوی دای ئەنەیان نا. بۆ نمونە لە هەندێک لە مەزهەبەکانە ڕێگەدراوە بە مارە بڕینی سەربێشکەی کچێک کە لە دایک ئەبێت باوکەکەی ئەتوانێت ئەو دقەی لە دایک ئەبێ مارەی بکات. ئەگەر قانون بەم فقە وەربگرێ ئەو با بڵێن دابوونەریتەی ئەو عورفەی کە چەندین ساڵە کۆمەلگای عێراقی و کۆمەلگای کوردیش ئیش ئەکا بۆ نەهێشتنی کە هەمومان ئەزانین ئاسەوارە خراپەکانی ئەو جۆرە هاوسەرگیریە چییە هەڵەوەشێتەوە. یعنی ڕێک ئەم هەموارە ئەگەر جێگە بگرێ ئەسڵەکەی وایە کە ڕیسی چەند ساڵەی پێشکەوتنی بواری کۆمەڵایەتی ئەکاتەوە بەخوری. ئەمە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بەڵێ لە ڕووی قانون و دادگاوە ئەم مەزهەبە دەچێتە شوێنی دادگا بڕیاربات. بەڵێ خۆی ئەسڵی هینەکە بۆ ئەوەیە، ئەسڵی هەموارەکە بۆ ئەوەیە کە بڵێن بەپێی هەموارەکە هەردوو لە ئێستەوە دادگا ناچار ئەکات بەوەی کە هەر یەکێک بەپێی مەزهەبەکەی خۆی بڵێن مامەڵەی لەگەڵ بکرێ و بۆ شارەزابوون لە یا زانینی یا دەستنیشانکردنی مەزهەبی هەر یەکێکیان بۆ ئەو بابەتەی کە ئەچێتە دادگاوە، دادگا ئەبێ بگەڕێتەوە بۆ وەقفی سونی و وەقفی شیعی هەتا ئەو کاتەی لە ماوەی 6 مانگی دیاری کردووە، لە ماوەی 6 مانگەیە 8 مانگە ئەوەنەی دیاری کردووە کە ئەو دوو وەقفە مدەوەنەیەک ئەنووسن کە پوختەی باریکەسێتی واتە قانونی ئەحوالی شخصی لە دادگاوەیەتە ناو ئەو دوو وەقفە هەر یەکەیان مادەکان بە پێی مەزهەبەکەی خۆیدا ئەڕێژێتەوە و ئەمە مصادقەی لەسەر ئەکرێ و ئەمە ئەچێتە دادگا ئەمە جێگەی قانونی ئەحوالی شخصی ئەگرێتەوە. دەتوانێت ئەم بڕیارانی وەقفی سونە و شیعە جێبەجێ نەکات؟ نەخێر ناتوانێت، چونکە ئەو قانونە کە دەرئەچێت ئەگەر دەربچێت و هیوادارم دەرنەچێ لە پەرلەمانەوە دەرەچێ کە لە پەرلەمانەوە دەرچوو مولزەم ئەبێت بۆ دادگا.
بۆ جێبەجێکردن. بەڵێ بەئەکیدی بڕیارەکە شۆڕ دەبێتەوە بۆ بابەتی میرات و نەفەقە و هەموو ئەوانەی تایبەتە بە باری کەسێتی، هەموو ئەو بابەتانەی کە لە ناو یاسای باری کەسێتیا هەیە کە ژیانی خێزان تاکەکان لە ناو خێزانە ڕێگەخا لە هاوسەرگیری، لە جیابوونەوە، لە بینینی مناڵ، لە نەفەقا، لە بژێوی خێزان، لە هەموو ئەمانە بەڵێ لە ناو یاسای باری کەسێتیایە دابش ئەبێ بۆ سەر ئەو دوو مەسەبە. لەم حاڵەتەدا پیاوی ئافرەت قوربانیە کامیان؟ بە دڵنیاییەوە لە هەر کۆمەڵگایەکی پیاوسالاریە تەنانەت لە کاتی بوونی یاساکانیشە ئەو یاسایانەی کە پێمان وایە زۆر لە چاو وڵاتانی ترا پێشکەوتوترە لەناو ئەوانەشە ژن قوربانیە، ینی تەنانەت ئێستا لە ناو یاسای باری کەسێتیشە لە کۆمەڵێ بەرگە و مادەیە ژن قوربانیە و لە بەرژەوەندی پیاوە، بەڵام ئەمە زۆرتر معلومە ئەگەر کچێکی سێمانگ لە پیاوێکی 20 ساڵ مارە بکرێ معلومە کە لە بەرژەوەندی کچەکە نییە، بۆیە بە ئەکیدی ژن قوربانی یەکەمە بێت. ئەمارە بڕینە ڕوودەدات 3 مانگ قوربانگیان، 3 مانگ ئەتوانێ بە موافقەتی وەلی کە باوکی ڕازی بوو. بەڵێ 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 لە کۆمەڵێک لە مەسەبەکان وایە و لە 9 ساڵیشە دیسانەوە هەر ئەبێت باوک ڕەزامەندی بات لەسەر هاوسەرگیری کچەکەی. ئەمە ئەو پەیامی تێدایە کە ئەمە بە دیوێکدا هەژمونی باڵدەستکردنی شیعەیە بەسەر سونەدا بۆ ئەوەی کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی لاسەنگ بێت لە ڕووی پێکهاتەوە ڕەگەز و ئاینەوە. ئەمە بەئەکیدی ئەوەی تایە، بەڵام بە دەرەجەی ئەساس ئەمە هەوڵێکە بۆ دەرهێنانی عێراق لە چوارچێوەی قانونی بۆ چوارچێوەی مەذهبی و بۆ چوارچێوەی تائیفی کە بەڕاستی کێشمەکێشمی تائیفی لە عێراقا قوڵتر ئەکاتەوە کە پێم وابێت چالاکوانانی عێراق و ڕێکخراوە مەدەنیەکانی عێراق چاویان لە نەمانی کێشەی تائیفی بوو نەقوڵ بوونەوەی. یعنی ئەوەی کە ڕوودەدا تەنها لە بەژەوندی چینێکی دیاریکراوە لە عێراقدا. من تەسەور ئەەکەم چونکە کۆمەلگای عێراقی زۆر وشیارترە، یعنی لەوەی کە لەمە تێنەگات، بەڵام گرنگ ئەوەیە ئیشی بۆ ئەکادە ئیشی بۆ ناکات. ئەمە هەر بەشێکە لەو تەکمیلەیە کە چۆن ئەوترێت عێراق پارێزگایەکە لە ئێران، بۆیە لە ڕووی قانونیشەوە بەرەو ئەوە ئەڕوات کە هەمان چارەنووسی یاساکانی کۆماری ئیسلامی ئێرانی هەبێت. پێت وایە ئەم هەموارە دەگا بە شوێن و ئامانج و مەجرای قانونی خۆی، یان ئەمە هەوڵێکی چۆن ئەڵێ قورسە و دەکرێت بەربەستی گەوری لە بەردەمدا قوت بێتەوە؟ خۆی لە ڕاستیە ئەمە هەوڵێکی قورسە و بڵێن پێشینەیەکی تریش هەیە وەکو ئەوەی کەوتم هەردوو قانونی بە بڵێن قانونی جعفەری و قەزای جعفەری لە پەرلەمانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی تر ڕەتکرایەوە و ئەم جارەش هەتاکو ئێستا بە واژۆی 121 پەرلەمانتار لە بەرنامەی کاری ئەم جارە دەرهێنراوە. بۆیە ئەمانە ئەم دوو پێشینەیە هیوایەک ئەیە بەوەی کە لانی کەم بە ئاسانی ئەو هەموارە سەر نەچێ و هەوڵەکان هەبن بۆ ڕەتکردنەوەی ئەم جارش. هەموارەکەی ئێستا جیاوازی لەگەڵ هەموارەکەی 2017 چییە؟ ئەوەی کە هەوڵێکی لەم شێوەیەشە بوو پێم وابێ ئەگەر هەڵە نەبم ئەو کاتێش هەوڵێکی لەم شێوەیە هەبوو بەڵام سەری نەگرت. بڵێ ئەوەی کە ئەڵێم ئەوە قانونی جعفەری بوو، دانانی داڕشتنی قانونێک بوو لە تەنیشت یاسای باری کەسێتیە کە قانونێک بێ بۆ شیعەکان و هەندێک طبعاً ئەو کاتەش ئەبوایە هەندێک تعدیل لە یاسای باری کەسێتی بکرێت کە ئیتر یاسای باری کەسێتی بۆ شیعە مەذهەبەکان نابێت، بەڵام لانی کەم یاسای باری کەسێتی بە یەکگرتووی ئەهێشتەوەکو ئێستا ئەهێشتەوەکو ئەوەی کە هەیە. ئەمە مەترسێکی ئەوەیە کە ینی ئەم جارە خراپترەکەی ئەوەیە کە هەوڵێکە بۆ هەڵۆشانەوەی یاسای باری کەسێتی و دروستکردنی دوو یاسای تایبەت بە شیعە و بە سونە. باش کەواتە ئەگەر هەموارەکە گریمان بەم شێوەیە تێپەڕی، کاریگەری و لێکەوتەی خراپی چی دەبێت لەسەر پێکاتی کۆمەڵگە و خێزانی عێراقی؟ پێ دوایە مەترسێکە ئەوەندە گەورەیە کە خێزانی کۆمەڵگەی عێراقی لێکەڵۆشێنێتەوە، دەگاتەوە ئاستە، دەگاتەوە حەجمە؟
لێکەڵۆشانەوە ینی خۆمەترسی لێکەڵۆشانەوە دایمە لە دوای کێشەی زۆرە کێشەی گەورەیە ینی ئێمە ئەگەر هەر لە کۆمەلگای کوردیەوە سەیری بکەین کە لە کۆمەلگای عەرەبیە زیاتر لە عێراقا ئەوە هەبووە ساڵانێکی زۆر خێزانەکان ناڵانویانە بەدەست ئاسەوارەکانی بۆ بنەتۆ و مارەبڕینی مناڵ لەسەر بێشکە مارەبڕین ئەمانە ساڵانێکی زۆر نەوە بە دوایینەوە باجیان ناوە ینی ئێمە لانی کەم جگەلەوەی کە ئەم قانونە ئەگەر سەر بگرێ جیالەوەی کە شەڕی تائیفی زیاتر ئەکات دووبەرەکی زیاتر ئەکات عێراق ئەباتەوە بۆ کێشمێکی تائیفی و ئەیکاتە عێراقیکی تائیفی جگەلەوەش کە ئەو کێشانەی کە چەندین ساڵە بازمان بەسەرایەوە و تێکۆشانی بۆ کراوە بۆ ئەوەی ئەو دیاردانە نەمێنێ ڕوبەڕووی هەمان ئەم مشکلانە ئەبیتەوە واتە ئەچیتەوە خاڵی سفر بە هەمان کێشە تێپەڕ ئەبیتەوە کە من دڵنیام خێزانەکان لەمەی ئێستا زیاتر کێشیان ئەبێەوە دوجار ئەو کێشانە بەرەو هەڵۆشانەوەی زیاتر و لێکترازانی زیاتری خێزانەکان ئەڕات. کریستیانەکان لە ماوەی ڕابردووە کۆنگرێکیان بەست بۆ ئەوەی کە یاسایەکی تایبەت بەباری خێزانی و کەسێتی هەبێت. لەگەڵ ئەم هەموارە چی جیاوازێکی هەیە ئەوان ئەوەیە کە تایبەتە بە هەموو پێکاتی کریستیان یان جیاوازەکە لە چیدایە یعنی بۆ ئەوان ڕەوا بێ بۆ شیعە ڕەوا نەبێت نە ئەمە دینێکی ترە ینی ئەمەیە فەرقەکە ینی ئەوان من نازانم پوختەی یاساکەی ئەوان چی بووە ینی بەڵام خۆی لە بنچینەیە لە دادگاکانە کریستیانەکان جوولەکە هەر ئاینێکی تر لە دەرەوەی ئاینی ئیسلام بە یاسای باری کەسێتی مامەڵەیان لەگەڵ ناکرێ واتە یاسای باری کەسێتی بەتەنیا بۆ موسڵمانەکانە بەڵام کۆی موسڵمانەکان بە شیعەوە با بڵێن بە ئەوانەی کە لەسەر فقهی جەعفەرین ئەوانەی لە شافعین ئەوەی حەنەفین ئەوەی حەنبەلین هەمووی یەک پاکێجە لە ناو یەک قانونە کە ناوی یاسای باری کەسێتیە ئەوەی کریستیانەکان ینی دینێکی تراوە بە بەردەوامی ئەوان لە دەرەوەی یاسای باری کەسێتی مامەڵەیان لەگەڵ کراوە لە ڕاستیان نازانم ئەو پوختەی ئەو قانونە چی بۆ ڕەنگە هەموارکردنی تازەی قانونەکەی خۆیان بێن نەک دابەشبوونیان بەسەر مەزاهیبەکانە خەتەری ئەم یاسایە ئەوەیە کە هەر لە بنچینەیە ئەگەر بەتەنیا موسڵمان وەربگرین ئەمە هەوڵێکە بۆ لێکترازانی موسڵمان بە پێی مەزهەبەکەیان لە قانونی جیاجیایە بەڵام خۆ بە پێی مەزهەبەکانیش پیادەکردنی بنەماکانی ئاین تا دەکاتە هاوسەرگیری جیاوازە ینی تاکێکی شیعە ئەگەر داوای ئەمە بکات ناحەقیە ینی چۆنەڵی حرامە نەخێر سێرجە ئەمە ئەسلی مۆزوعەکە لێرا لە چێوە دروست ئەبێ کە قانون دروست ئەبێ قانون بۆ ئەوەیە کە کێشەیەک چارەسەر بکات و بۆ ئەوەیە کە کۆمەلگاڕێک بخات لە هەر بوارێکی دیاری کراوە ئەگەر ئێمە ئێستا یاسای باری کەسێتی وەربگرین هەر بۆ خۆی معلومە لە ناو یەک وڵاتی دیاری کراوە لە ناو یەک وڵاتە کە عێراقا لە شوێنێک کچ لە 18 ساڵیا مارە ببڕێ لە شوێنێکی کە لە دوومانگیشە بۆی هەبێ مارەی ببڕن بە قانونیش لە ناو دادگاکانە بۆ نمونە لە شوێنێک ئینسانێک بتوانێت بە پێی قانون و لە ناو قانونەکە جێی بێتەوە زەواجی متعە بکە لە شوێنێکی کە زەواجی متعە قانونی نەبێت وەسیفەیەکی قانونی پێوە نەبینێ ئەمە بۆ خۆی با بڵێن لە ئەسڵا دژی بنەمای قانونە وەکو وتم قانون بۆ ڕێکخستنە نەک بۆ پەرتەوازە بوون ئەمە پەرتەوازەیە جگەلەوەی ئەوەی کە بیتە سەر حەڵاڵ و حرام کامەیان حەڵاڵە کامەیان حرامە کە ئیشی من نییە بەڵام لە بنچینەیە مادەم لە دینێکە چەند مەزهەبێک هەیە کەواتە تۆ نە لە مەزهەبی شیعیە کافر ئەبیت نە لە مەزاهیبە جیاجیەکانی سونیشە کافر ئەبیت لە هیچیانە کافر نابێت کەواتە بەحەزەکەی ئەمە تەواوکەوت کەواتە باشترینیان بۆ کۆمەلگا بە تایبەتی قانون پێ بەپێ ئەبێ و هەموارەکانیش پێ بەپێ لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە بێت کامەیان لە ئێستایە بۆ نمونە ئەگەر بەتەنیا هاوسەرگیری وەربگرین
کامیان لە 18 ساڵی یا لە حاڵەتی زەرورە 16 ساڵی یا لە دوومانگیە لە ئاستی ئێستای کۆمەلگای عێراقیایە بە نمونە ئەگەر هەر کۆمەلگای عێراقی وەربگرین بە ئەکیدی چونکە ژنان لە چاو ساڵی 59ەوە کە ئەو قانونی تیا دەرکراوە لە چاو ئەو ساڵەشە ژنانی عێراقی پێشکەوتنێکی زۆر زیاتریان بە خۆیانەوە بینیوە هی ئەوە نییە ئێستا بۆ نمونە کەسێک ئەبێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام لە دوومانگیەوە مارەکرابێت لە پێشتر یا لە چەند ساڵی داهاتووە کەسێک لەبەرەوەی ئێستا دەرگاکان کراوەیە بۆ ئیشی ژن و تێڕوانین لە ڕۆڵ و ئەرکی ژن جیاوازە و فەرقی هەیە کە ئەبێ ئەسڵ وایە ئەم یاسای باری کەسێتیە بەرەو پێشکەوتوتر ببرێ نەک بەرەو دواتر پێشکەوتن و ئایدیایی کە ژن و ئافرەتێتی بۆ بوارە جیاوازەکان لە قانون و شەرعدا جێگەی کراوەتەوە بۆ ئێستا بەڵێ چۆن یاسای باری کەسێتی تاکە سەرچاوەکەی شریعەتی ئیسلامیە بۆ ئەتا قانونێکی وەزعی نییە کە هەر ئاوا لە ئەفکاری چەند کەسێکەوە داڕێژرابێت بەستمەوە بوو کەوتە بە پێی پێشکەوتنی سەردەم دەبێ هەموارەکانیش گۆڕانکاری تێدا بکرێت هەموارە دەبێت چۆن بێت ئەو هەموارەی کە بەڵێ بۆ نمونە ئەگەرم هەموارە سەری نەگرت یان بۆ چەند ساڵی بەنمونەوەکو ئەو هەموارە بێت کە لە هەرێمی کوردستانە کراوە لە ساڵی 2010 هیچیشی پێچەوانە نییە لەسەر لەگەڵ بنەماکانی شریعەتی ئیسلاما و کۆمەڵی هەمواریشن کە بەرەو باشتر ئەڕوا بەنمونە پێت بڵێم بەنمونە لە پێشتر لە قانونە کاتێک کە باوک نامێنێ بڵین ئێستا دایک ئەبێ بەوەسی لەسەر مناڵەکان بەڵام پێشتر دایک نەبوو بەوەسی پێش با بڵین لە دوای باوک باپیر ئەبوو بە باپیری صحیح طبعا باپیری صحیحیش کێیە باوکی باوکە ئەوە ئەبوو بەوەسی ئەگەر ئەویش نەبووایە مام ئەبوو بەوەسی ئەگەر ئەویش نەبووایە اینجا دایک ئەبوو بەوەسی کە ئەمە هیچ پەیوەندی بە مخالەفەکردنی شریعەتی ئیسلامیشەوە نییە ئەگەر یەکسەر دایک وەسی بێ کە حەقەکە زیاتر بۆ دایکیشە وەسی بێ لەسەر مناڵەکانی یعنی بەنمونە ئەمە یەکێکە لە پێشکەوتنەکان کە کراوە بەنمونە یەکێکی تر لەو پێشکەوتنانی کە کراوە کە لەو هەموارانی کە کراوە کە مخالعەیە جیابوونەوەی مخالعەیە جیابوونەوەی مخالعە بابەتێک نییە کە پێچەوانی شریعەتی ئیسلامی بێت لە سەردەمی پێغەمەری شاکراوە و پێغەمەر خۆشی یەکێک لەو تەلاقانەی کردووە بەڵام کاتێک کە کۆمەلگا ئیتر بەوە ئەڕوا زیاتر تێبگالەوە لە هەموارەکەی جێگەی بۆتەوە لە تەلاقی بڵین مخالعەیە تەلاقی خولعیە ئەمانن ئەو پێشکەوتنانەی کە ئەسڵ وایە قانونی ئەحوالی شخصی لە کۆی عێراقا بەخۆی ببینێت باشە کەواتە هەموارەکەی عێراق ئەگەر تێپەڕێت هیچ پرشکێکی بەرێمە دەکەوێت لە ڕووی یاسای هەمواری کەسێتی لە هەرێمی کوردستان یان جیاوازە ئەمانە هەمووی ئەوەسێتە سەر ئەگەر لە هەرێمی کوردستانە هەڵبژاردن بکرێت ئەگەر لە هەرێمی کوردستانە پەرلەمان دروست بێتەوە و ئەگەر پەرلەمان لە دانیشتنیەکە دەنگ لەسەر ئەو هەموارەی یاسای باری کەسێتی عێراق بە بەڵێ لە هەرێمی کوردستانیشە ئەو یاسا تازەیە جێبەجێ بێت پەرلەمان دەتوانێت ڕەتیکاتەوە نەک پێویستی بە ڕەتکردنەوە نیە پەرلەمان ئەگەر ئینفازی نەکات تەواو لە هەرێمی کوردستان هەر ئەو یاسایە بەرکار ئەبێت کە خۆی ئیشی پێکات لەسەر ڕێی گشتی کۆمەلگای عێراقی کە دەبێت ڕێگر بێت لەم هەموارەت ئەو لارانەی کە لە ڕاستیە بەرپرسیارەتی ئەخلاقی و مرۆڤی و قانونیان دەکەوێتە ئەستۆ دەبێت کێ هەستێ بەم کارە ئەوەی کە ئەبێ پێی هەڵستێ بە دەرەجەی یەکەم پەرلەمانتارەکانی عێراقا کە دژی ئەم یاسایەن و مەعلومیشە ئەمە زۆرتر پەرلەمانتارە شیعەکان لەگەڵی ئەبن و لە دەرەوەی ئەوانیش کۆمەلگای مەدەنی پارتە سیاسیەکان کە دژی ئەو بڕیارن و سەرۆک کۆماری عێراقیش بەڕاستی پشکی بەرئەکەوێت و بەرپرسیارەتی بەرئەکەوێت لە ئیمزاکردن یا لە ئیمزانەکردنی هەموارەکە کە هیوادارم نەچێتە سەر لە پەرلەمان دۆخەکە ئێستا لە پەرلەمانی عێراق و لە نیوان لیژنەکاندا چۆن باز دەکرێت پێ دوایە بەپێی ئەو پێشکەوتنانەی کە لەسەر هەمواری ئەم پرۆژە یاسایە دەکرێت پرۆژەکە ڕەت دەکرێتەوە قبول دەکرێت لە ڕاستیە ئەم هەنگاوی یەکەم کە وەکوتم لە بەرنامەی کارا دەرهێنراوە ئەمە هەنگاوێکی ئیجابیە و هیوابەخشە بەوەی کە هەوڵەکان چڕتر بکرێتەوە بۆ ئەوی جارێکی کە نێتەوە پەرلەمان کە من هیوادارم هەوڵەکانیان
زیاتر چڕبێتەوە لەسەر ئەو ئەساسە. باشە من لەسەر کۆیتەوەرەکە هیچ مادەمەی دوا پێیان دو قسەی خۆ دەگەشتێک ما بەبیڵی پەیمانخان. زۆر سوپاسدانەکەم ڕاستیەکەی ئەو بابەتانەی پەیوەندی بە خێزانەوە هەیە وەکو گرنگترین نواتی کۆمەلگا گرنگی زۆری هەیە، گرنگی زیاترە بە بڕوای من لە بابەتە ئابوووریەکان، گرنگی زیاترە لە بابەتە سیاسیەکان، بۆیە جێ خۆیەتی هەرێمی کوردستانیش ئەگەرچی ڕەنگە لێرە ئینفازیش نەکرێ، بەڵام لەبەر ئەوەی بەشێک لە پارتە سیاسیەکان ئەندامیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ناو حکوومەتەکەیە، بەڕاستی بە چاوێکی کەمەوەلەی نەڕوانن و گرنگتر لە هەموو بارەکانی کە سەیری بکەن، چونکە هەڵوەشانەوەی خێزان هەڵوەشانەوەی کۆی کۆمەلگایە. دەکاتە دابەشبوونی عێراق بۆ هەرێمی سوننە و شیع و کورد؟ لە ڕاستی هەرخۆی ئەمە هەنگاوێکە بۆ ئەوە ینی کە قانونەکەشت جیا کردەوە بە دڵنیاییەوە ئیتر لە دوای ئەمەوە هەنگاوی تریشی بەدوایەت. بەهێندەی ئەم هەوڵە بەرنامە و پلان و ڕێیایە بۆ ڕوبەڕووبوونەوەی لەسەر ئاستی هەرێم؟ وڵی من پێم وایە لەسەر ئاستی هەرێم ڕۆیا بۆ ڕوبەڕووبوونەوەی هیچ شتێک نییە تاکو بۆ ئەمە هەبێت، هیوادارموانە بێت. نانە وڵا بێویژدانی نیەوە وەزعەکەیەکە تایەژین. زۆر سپاس بۆ پەیمانعیزەدین پارێزەر، سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێ. بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.